بەهەرحاڵ هاوڕێیان لە چەند ڕۆژی ڕابردوو کاریەشی دیاری دەستگای زانیاری بە ناوی دال فوعاد محەممەد ئەو دالش بڵاو دەکەینەوە بە وێنەشەوە دال فوعاد محەممەد دڵنیاڕە شتێکێک لە دام و دەستگاکانی سلێمانی هەڕەشەی لە دەکەس کردووە تاوان دام و دەستگاکە 32 کەسە دەیان بەژن بە ئافرەت لە بۆ ناردە و دەنجیان تەزیل کرایە نەک ڤیددیو دەنگ پێیان گوتراوە دەست دەچێشنەوە ئەگەر نال دەنگەکانتان بڵاو دەکەینەوە ئابڕوتان دەبین پرسیارەکە لێرەدایە ئەگەر لە 32 کەسی دەکەس دەنجی ژیراوی لە یەک دام و دەستگای ئەی ئەبێ لە 5 ملیۆنی چەند کراوی کە دەڕێن 5-6-7 ملیۆنی لەژێر دەسەڵاتی پارتیویشی چکو هەردێکشان ئەو تاوانانیان زۆر کردیە هەمومان دیتمان ڕێبازگەردی بە بەڵگە و دوکمنتەوە وتی دەپاراستن من مەسئولیان بووم سەرپەرشتی ئەو تۆڕە بێڕەوشتیم کردە و ئیشمان لەسەر ئەو هەموو خەڵکی کردیە ژنمان لۆ دەناردن و ئێمەش دەزانین ببور ئەو شتانیان کردە دەستگای زانیاریش بە هەمان شێوە بەلێ شاوی هەیە لەسەر مەسئولەکانی خۆی لەسەر خەڵکیتر تەسەور بکەن هاوڕەیەک باسی دەکرد ئەی گوت کەسێک هەیە لە سلێمانی نۆکا و فرۆشە ژنیان لە بۆ ناردە هەتا زانیاریان پێکەوە کاتەوە بگرتییان یعنی بێڕەوشتی وانە لە سنوور بەدەرە کاچ من لە هەموو دنیا دەستگای هەواڵگیری یعنی جار ئەو شتانە دەکاتن لە بەرامبەر دژمنەکانی مەسە CIA لە بەرامبەر ڕووسێک دەکا یان ئەوانە مەسەلە موساد دەیکا بەس نەکوچیەوە وەکو نکتەیەکی زانکۆ هەبوو وەختی خۆی مامۆستا جەواد قادر لۆی باسکردی نەزانکۆی مووسڵوتی بازام لە کامال مەزهەر بوو وتی مامۆستایەکی کورد بە تەڵەبە کوردەکانی بەغدای گوت بوو ئەگەر وشەیەکی کوردیتان نەزانی عەرەبیتان نەزانی لە قەوسەک لۆم بە کوردی بنووسن ئەم تێدەگەم ینی لە جوابدانەوەی پرسیار تەڵەبەکی کورد لە ئەوەلی قەوسەکەی کردبووە لە ئاخیرەکەی کۆتای پێی ناب هەمووی بە کوردی نووسی بەس خەریکە دەستگای زانیاری و پاراستن هەماشت دەکەن هەموو ململانیان بوویتە ژن ناردن و گەوادی یعنی دیاردەی لەشفرۆشی ژنی لەشفرۆش و گەوادی بوویتە بەهێزترین چەکی ململانیان لەگەڵ دەنگە ڕەخنەگرەکانیان یا ململانەی ناوەخۆشیان ئەو دیاردەیەشی زۆر قێزەوەنا ئێمە دەبێ ئەو دیاردەیە ڕسوا بکەین یعنی من دەزانم نەکردلەوە لە بەشێک لە ڕێستورا بلا هوتێلەکان لە 2010 لە ژێر دەسەڵاتی پارتی ئەو شتە دانرا و تەنان لەناو خودی یەکێتی ئافرەتان ماوەیەک دانرا بوو خودی یەکێتی ئافرەتانی پارتی تەسویریان دانرا بووە ئێستا باڵی مەسرورونێ چیر باڵی پێشتر لاهور مناغی لاهورش ئەوشە زۆر پەرەیسەندیە زۆر ئەو شتانە کرایە پاڤێل ئەو ئێستا دەیکات باڵی پاڤێلە دەیکاتن چ بێ شەڕەفیەکە ئەگەر ئەتوت بیر بکەوە لەو هاوچەشەی لە 32 کەسی 10 کەسی وەی لەگە کرابی ئەی دەبێت لە 6 ملیۆنی چەند کەس لەگەلی کرابی و دوو ئەو چ فەزاعەتەکە چ شێوە ململانەیەکە لەگەڵ خەڵک دەیکەنین خەڵکانێک ڕێز لە خۆیان دەگرن یان خەڵکانێک بەجێ حزب ناکەن بەجێ دام و دەستگاکان ناکەن تۆ خەڵکی لە بۆ دەنێری دوای چ دیاردەکە فرێدەی ناکۆمەلگە هاوڕێیان من هاوڕێم هەیە یعنی دوی ناسم بە میگوتێت ئەم لە دەستگا ئەمەیان ناردە لەوە دەورەی خۆشەویستی بە خۆشەویستی دەچن لەگە کچ خۆیان نزیک دەخەنەوە ڕسمیان دەگرن دوای ئەوە دەڵێن لەگەرمان ئیش نەکەی ئەوت لەگە دەکەین یعنی ڤیددیۆکەت بڵاو دەکەینەوە کچ بەو شێوە شەڕەف و ناموس کە لە کۆمەلگا دواکەوتوەکان لە هەموو شوێنێک دیاردەیەکی زۆر قێزەوەنە کەچ بەسە کەس بگری کەچ ئارەزوی خۆتی چ دەکا لە کۆمەلگای ئەوڕۆپی بەس ڤیددیۆ بڵاوکردنەوە تۆم ئەوەی لەسەرە تۆ هەڕشەی لێ بکەی ئەگەر لەگەرم ئیش نەکەی پاراستن و زانیاری زۆرتری ململانەیان لە شکاندنی ململانەیەەکە مەسەلەی بێڕەوشتیە ئەبێ ئەو دیاردەیە ڕسوا بکرێت من لەو ڕوانگەوە ئەو کورتە ڤیددیۆش باس دەکەم و هەمووشمان دەبینین ڕۆژانە
یان ماوە ڤیددیویکی ئابڕوبەرانەی مەسئولێک فرێدرێ کەسێک دێ و بەشەشی زۆر لە خەڵک هەیە من ئەزانم پۆلێک لە خەڵکی لەو ئەوروپایی بەژن گیرە لەو ئەوروپایی بەژنیان گرت دەستی پارتی بوونەوە نووسەر خۆی پێ ئەوە بوو بەهەرحاڵ یعنی دیاردەیەکی زۆر بێ ڕەوشتێ و ئەو دیاردەیە زۆر تەشەنەی کردیا لە ناو بەداخەوە کوردستان باشترین نمونە من لە هەولێر ئاگادارم گوندی لوبنانی هەیە گوندەکە سرف ئەی یعنی پڕی ئافرەتی دەشفرۆشە و کۆن لە مووسڵدان و بەعات هەیە لە بەغدا زۆر بوو ئێستا خەڵک لە خەلیج دێت جاری پێشیش باسمان کرد لە خەلیج و لە وڵاتانی عەرەبی دێت لەو کوردستان لەو مەسەلەی ئەوە یعنی گوندی لوبنانی گوندی بێشەرەف و گوندی ئابڕوبەرانەیە و نزیکە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و لە پەرلەمانی کوردستان کەس ناچی مەسەلەن ئەستا لە لێرەش کاکە لێرە مەمنوع لەو وڵاتی سویدەی یاساغە خەڵک بچی سکس بە پارە بکڕی لە هەندێک وڵاتەکان کە هەیە بەس کاکە زەریبیانی وەرەگرن بێ شەرەفین هەردەیکە زەریبیانی وەگرن دەخلی ئەوەیە بارەحاڵ من قەزم لێرە دەیە بڕوا بکەن هاوڕێیان خەڵک هەیە ینی دەقیقم لەو زانیاریانە چ ئەو سیدوو کەسەی کە باز دەکەم لە سیدووی دەی کەس بووە بەرپرسمەوە و دال فوعات محەممەدە کادیرش زۆر بێ ڕەوشی دەستگایە بە کەڵەگایی چوە بە بێ منەتی چوە هەڕەشەی لەو خەڵکانە کردیەوە من لەو چەند ڕۆژی ڕاهات و ئەگەر ڤیددیۆکانیان دەنگەکانیان بڵاوکرەوە ئێمە شوێنەکەی بڵاو دەکەینەوە من لە چەند ینی دەستی دوو سێ ئەو زانیاریانم بەدەست گەیشتەوە بەڵام بەرپرسم لە بەرامبەر ئەو قسەیە دەرزانم ئەو منانەیە لەگە دەستگای یعنیسی بەس دیاردەیە کە دەبیت ناو کۆمەلگای کوردی ڕسوا بکرێ ڕسوا بکرێ کە ناکرێت ئەو برە و بەو دیاردە قێزەوە نانە لە ناو کۆمەلگای کوردی بەو شێوەیە بدرێت و بگاتە ئەو ئاستەی مامۆستای هەن مامۆستای زانکۆیە هەن مەلایە لە مەلاکەی 100 دڵنیا مەلایەکەیە لە هەولێرێ دوسێ کەسن ئافرەتی ئەو ئیشانە دەکەن چ دیاردەیەکی قێزەوەنا چ دیاردەیەکی قێزەوەە من دیارەوەمانەوە نیە هەموو مەلایەک وەیە ها یعنی من دەڵێم مەلا بەڵام لە هەموو چین توێژەکان هەیە بەس بکاتە ئەو دەرەزەی مەلای ئەمامە بەسەر ئەو ئیشانە بکە بەرپرسم لەوەی بە هیواشم ئەوی بە من گوت بەڵگەکانم لۆ بنێری هاوڕێیان بە هیوام هەمومان ڕسوای ئەو هەڵوێستەی دەستگای زانیاری بکەین کە وەرا تۆ لە سیدوو کەسی دەکەست واگرتبی ئەبێ و لە زانکۆکان زۆر پەرە بەو شتە دەدەن یعنی کچ کوڕی کورد لە هەژاری بە ناوی خۆشەویستی بە ناوی کە ئینسە ئەوە حزبایەتی یان تێویان دەگڵێن بە لێ شاویان گرتیە دیاردەیە کە دەبێت سوا بکرێت زیاتر ئیشی لەسە بکەین من هەر ئەوەندە دەرم شەرمەزار بە ئەژی شەرمەزار بن یەکێکی نیشتیمانی هەموو ململانێتان بوویتە ئەو ئابڕ و شەرمەزار بن پارتی و مەسرور بارزانانی کە پەرە بەو دیار دەدەن وەکو دەڵێم کە دەرێن پارتیش لە بۆ نییە ناوی پارتیش بێنمە ناو مۆزوعەکە بەس ڕێباز گەردی بە ئاشکەوتیم سەرپەرشتی و تۆڕەم دەکرد و کۆمەڵێک بەڵگەشی بڵاو کردەوە و یەکێتیش دەمەکە ئیش لەسەر ئەو کەیسانە دەکات و دەیان چیرۆکمان ئەمە کورتە ڤیددیۆمان لەو فەیسبووکانە دیتیە کە لە سەیەکتری بڵاو دەکەن تا ئەنە تۆڕی کۆمەڵایەتی مەمنوع ئاگەنا دڵنیا بن بە پەیج و ئەکاون دەکەنەوە ئەو بێشەرەفانە گرنگ ڕسوایی بۆ ئەو دیاردەیە کە لووتکەی بێشەرەفیە و ئەوە دیاردەیەکی هەرە قێزەوەنە کە بەلێشایان فرەدایتە ناو کۆمەلگای کوردی کاتێکی خۆش